قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دەوڵەمەندن بە ژمارەیەکی زۆر لە شوێنەواری مێژووی. لە تازەترین لێکۆڵینەوەی شارەزایانی بوارەکەشدا شوێنەوارێکی مێژووی بە ناوی خان و قشڵەی تەکێ لە ناحیەی تەکێ دەدۆزرێتەوە. باوتەی شارەزایانی بواری شوێنەوار مێژووی ئەم شوێنەوارە بۆ زیاتر لە 100 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. با جۆرێک لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا شوێنی حەوانەوی ئەو گەشتیار و کاروانچیانە بووە کە لە نێوان کەرکووک و سلێمانیدا هاتوچۆیان کردووە. پسپۆڕێکی بواری مێژوو شوێنەوار پێی وایە لە کابینەی پێشوودا حکوومەتی هەرێم گرنگجێکی ئەوتۆی بە شوێنەوارەکانی سنوورەکە نەداوە، وایە پێویستە کاری لە پێشینەی کابینەی داهاتووی حکوومەت بایەخدان بێت بە شوێنەوارە مێژوویەکان. چەمچەماڵ ناوچەیەکی ئێژگاری دەوڵەمەندە بە شوێنەوار، بەداخەوە کەمترین بایەخی پێدراوە، کەمترین بەدواداچوون بۆ شوێنەوارەکانی کراوە، نە سەرژمێرێکی دروست هەیە لەسەر شوێنەوارەکانی چەمچەماڵ و نە پشکنینێکی وردیش هەیە لەسەری. بەداخەوە ئەم شوێنە بەم هەموو دەوڵەمەنی خۆیەوە بە شوێنەوار بەلای کەمەوە زۆر پێویستە دەستگایەکی شوێنەواری هەبێ، فەرمانگەیەکی شوێنەواری بێ کە ئەرچی سەرپەرشتکردنی ئەم شوێنەوارە زۆرانە بگرێتە ئاسۆ بەداخەوە لە چەمچەماڵە نییە و بەداخەوە کەمترین وەکوتم کەمترین پشکنین کراوە بۆ زۆربەی شوێنەوارەکان و ئەوەشی کراوە بەڕاستی تەنها پشکنین گرنگ نییە بەقەت ئەوەی پاراستنی دوای پشکنین گرنگە، چونکە هەڵدانەوەی هەر شوێنەوارێک ئەگەر ئێستا خۆڵ دایپۆشی بێ هەڵدانەوەی واکە ئەم شوێنەوارە دەربکەوێ و بۆیە زۆر گرنگە تەلبەنکردنی و پاراستنی کە بداخەوە حکوومەت لەم لایەنەوە بەتایبەت ئێژگار کرد کەم تەرخەبە. بە جۆرەی زانیاریەکانی پەیام زیاتر لە ساڵێکە ئیدارەی قەزاکە داوای لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کردووە فەرمانگەیەکی تایبەت بە شوێنەوار بکرێتەوە، بەڵام تا ئێستا وەڵامی نووسراوەکەیان نەدراوەتەوە. بەڕێوبەری ناحیەی تەکێ شوێنەواری سلێمانی لە پاراستنی شوێنەوارە مێژوویەکانی سنوورەکە بە کەمتەرخەم دەزانێت و دەڵێت چەند جارێک داوایان کردووە گرنگی بە شوێنەوارە مێژوویەکانی سنوورەکەیان بدرێت، بەڵام بە بیانووی قەیرانی داراییەوە تا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە. لە ناحیەکەمە شوێنەوارێکمانەیە کە زۆر کۆنا، ئەو شوێنەوارە هەر لە دەواازەی ناحیەکەمانە من چەند جارێ تاکو ئێستا لە شوێنەواری سلێمانی داوام کردووە کە سیاجێ بۆ ئەو شوێنەوارە بکرێت، بەڵام حتا ئیستاکەی جوابێکیان نەبووە. بەڕاستی زۆر شتێکی خراپە، یانەوە شتێکی مێژوویە وەکو شتی تر نییە، وەکو مەشروعێک نییە لە ناحیا لە شوێنەکە بێ و مەشروع پێڵسی شوێنەوار وەکوتم مێژوویە. ئێستش لەم ماوە چەند ڕۆژێ لەم ڕۆژانەی دوایە شوێنوارێکی کەمان دۆزیێتەوە، مێژووەکە ئەگەرێتەوە بۆ 100 ساڵ پێش ئێستا هەر تازە دۆزراوەتەوە، بۆیە ئەو شوێنەواریش دۆزراوەتە. داواکەم لە شوێنەواری سلێمانی بەهانایەوە بێ وەکو شوێنوارەکەی کەی لێنەیە کە سیاجەکەی نەماوە. لە زۆرینەی وڵاتانی جیهان بایەخی تایبەت بە شوێنەوارە مێژوویەکان دەدرێت و وەکو سەرچاوی داهات سوودی لێ دەبینرێت، بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی پلانی ستراتیژی بۆ پەرەپێدانی ژێرخانی ئابووری لە ماوەکانی ڕابردوودا ئەم کەرتش وەکو کەرتەکانی دیکە فەرامۆش کراوە و لە پاشەکشەی بەردەوامدا بووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکێی سەر بە قەزای چەمچەماڵ.